گرنگی قوربانی کردن. قوربانی لە زاراوە کوردەکەیدا واتە لە بریدانانی شتێک بۆ شتێکی دیکە. ئەم پێناسە کوردیە ئەگەر بیجەڕینەوە سەر چیرۆکە قورئانیەکەی کە باسی سەیدنا ئیبراهیم ئەکات کە چۆن لە پێناوی خوددا و ڕازگۆیی لەگەڵ ئاین و شەریعەتەکەیدا ئەیەوێت کوڕەکەی سەر ببڕێت. ئەم بەسەرهاتە گرنگەی کە لێوان لێوە لە فیداکاری بوو بە هێمە و دروشمێکی ئاینی گەورە کە لە پێناو ڕازگۆییدا بڕوادار ئەبێت قوربانی گەورە بدات. بەڵێ لە ئەنجامی فیداکاریەکەی ئیبراهیمی پێغەمبەردا سەلامی خۆی لەسەر بێت خوای گەورە بەزەی و خۆشەویستی بۆ سەیدنا ئیبراهیم دەربڕی و لە بری ئیسماعیل ڕازی بوو شەکێک سەر ببڕێ. هەر بۆیە قوربانی بەمانەی ئەوەی شتێک لە بری شتێکی دیکە دابنیت. ئەم مانگەی کە تایە ئەژین پێوترێ مانگی ذیلحەجە، ئەو مانگەیە کە گەورەترین دروشمی تیا ئەنجامەدرێ، یا یەکێک لە دروشمە هەرە گەورەکان لە شەعائیرە هەرە گەورەکانی تیا ئەنجام ئەدرێ کە ئەویش شەعیرەی حەج، فەریزەی حەجە. و بێجگە لە حەج لەم کاتەیشە دیارە موسڵمانان لەسەر تاسەری جیهانە قوربانی ئەنجام ئەدەن. قوربانی کە بە زبانی عەرەبی پێی ئەوترێ ئوضحیە، بریتیە لەسەر بڕینی حەیوانێکی تایبەتی، چونکە هەموو حەیوانێک بۆ قوربانی ناشێت. بریتیە لەسەر بڕینی حەیوانێکی تایبەتی بە نیەتی نزیک بوونەوە لە خوای گەورە لە ڕۆژەکانی جەژنی قوربانە. دیارە ئەم قوربانیە لە ساڵی دووهەمی کۆچیە دەستی پێکردووە، هەروەکو چۆن زەکات و نوێژ و جەژنەکان دەستی پێکردووە لە ساڵی دووهەمی کۆچیەوانێ ئەم قوربانیە دەستی پێکردووە. قوربانیکردن لای جەماوەری زانایان، لای جمهوری زانایان سنەتێکی مؤکەدەیە لەسەر ئێمە، لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام لەسەر خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم واجب و فەرزە. لای حەنەفیەکان قوربانیکردن واجبە، چ لەسەر موسڵمانان لەسەر ئومەت و چ لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵگەشمان لەسەر مەشروعیەتی ئەم قوربانیە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێکردووە. بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر. ئەوەتانی لەم سوورەتە پیرۆزەدا خوای پەروەردگار جل جلاله ڕوەکاتە حەزەتی رسول الله صلی الله عليه وسلم ئەفەرمی ئەی محەممەد، ئێمە کەوسەرمان بەخشی بە تۆ، یا خێرێکی زۆر گەورەمان بەخشی بە تۆ کە بریتیە لە خێری ئەم ئیسلام و دینداری و پێغەمبەریەتی. تۆش لە پاداش و شکرانە بژێری ئەم نیعمەتە گەورە، ئەم خێرە گەورە، فەصەل لڕەبیک، نوێش ئەنجام بدە بۆ خوای خۆت، نوێش بکە و هەروەها وەنحەڕ، قوربانیش بکە. ئەمە وەکو قورئانی پیرۆز بێجگە لەوە ئایەتی تریشمان هەیە و چەندین فەرموودەی شیرینی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم کە ئاماژەی بە مەشروعیەتی قوربانی کردووە. یەکێک لەوانە کە ئیمامی موسلم لە حەدیثێکی صحیحە ڕیوایەتی کردووە، فەرموویەتی ضحى رسول الله صلى الله عليه وسلم بكبشين أملحين أقرنين. فرميتي أنس أجريتوا أفرمي بيغمر صلى الله عليه وسلم دو مري كرب قرباني لسريك أم دو مرة لشوازي رنگ كيشان فرمي هردو كان سبي خالص بون وهروها شاخ دارش بون. أما حديثك صحيحة يا لحديثك ترى بيغمري خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی هەرچەند حەدیثەکە ئیمامی ئەحمەد و ئیبن ماجەه ڕیوایەتیان کردووە، هەندێک بە حەدیثەکە بە حەدیثی مەوقوف دایان ناوە، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من وجد سعة فلم يضحي فلا يقربن مصلانا. فەرموویەتی هەر کەسێ توانای هەبێ، دەسەڵاتی هەبێ، بارودۆخی ئابووری باش بێ، توانای مادی باش بێ، بتوانێ قوربانی بکە، بەڵام نەیکە فەرمێ فلا يقربن مصلانا، بە
ئامادەی نوێژگەکانمان مسەلاکانمان نەبێت. هەموو ئەمانە ئاماژە بەوە ئەکەن کە قوربانیکردن ئەمە یەکێکە لە دروست بە گەورەکانی ئیسلام، یەکێکە لەو شەعیرانەی کە لەم مانگەیە ئەنجام ئەدرێ، وەکو ئاماژەیشمان پێکرد سونەتێکی گەورەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەلای جەماوەری زانایان لەسەر ئومەتی ئیسلامی. قوربانی وشەیەکی قورئانیە لە قورب و قەریبەوە هاتووە، واتە نزیک بوونەوە. ئەو کەسێک کە قوربانی دەکات تەقەڕوبا إلى الله، واتە بۆیە ئەو حیوانە سەر دەبڕێ بۆ ئەوەی کە لە خوا نزیک بێتەوە. ئەوەش لە قورئاندا هاتووە، خوای گەورە کە فەرموویەتی أعوذ بالله من الشيطان الرجيم واتلو عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر. دەفەرمێ بۆیان باس بکە بە حەق بەسەرهاتی دوو کوڕەکەی ئادەم پێغەمبەر سەلامی خوایان لەسەر بێ کە قوربانیان کرد و لێکیشیان قبول بوو لێکیشیان قبول نەبوو. ئەوەی کە بۆ خوای بوو مەبەستی خوا بوو لێوە گیرا و لەوەکەی کە وەرنەگیرا. جا لێردا مەبەستمان پێ إذ قربا قوربانا کەواتە قوربانی وشەیەکی قورئانیە و بە مەبەستی نزیک بوونەوە دێ. ئەو کەسەش کە حیوان سەر دەبڕێ گۆشت و خوێنەکەی بەخوا ناگا. لن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. گۆشت و خوێنەکەی بەخوا ناگا. ئەو گۆشتە تەوزیع دەکرێت بەسەر فەقیر و هەژاران و جیران و کەسوکار، بەڵام ئەوەی کە بەخوا دەگات تەقواکەیە، نزیک بوونەوەکەیە. کەواتە قوربانی دروشمیەکی ئاینی ئیسلامە. هەر کەسێک قوربانیە کامە بەستی ئەوەی لە خوا نزیک بێتەوە و تەعەبود و عەبدایەتی و بەندایەتی، وەکو چۆن نوێژ و ڕۆژ و بەندایەتیە، ئەوەیش بەندایەتیە. قوربانی بە کوردەواری خۆمان کە ئەڵێن قوربانی بە عەرەبیش ئەلئوضحیە بریتیە لە سەربڕینی ئاژەڵێکی تایبەت بە نیەتی تەقەڕوب و نزیکبوونەوە لە خوای پەروەردگار لە کاتێکی تایبەتیدا. و لەسەر کێش واجبە دیارە دوو ڕەئی هەیە. ڕەئی کۆی زانایان جمهوری عولەما لەسەر ئەوەن کەوا سونەتێکی مؤەکەدەیە، بەڵام بەلای حەنەفیەکانەوە ئیمامی ئەبوو حەنیفە ڕەزا ڕەحمەتی خوای لێ بەلای ئەوە واجبە، بەڵام ئەسەحی جوایە قەولی جمهور پەسەندترەکەوە سونەتێکە و بۆ کەسێک توانای هەبێ و توانای ماڵی هەبێ بیکە. طبیعی قوربانی لە نەماناکەی واتە تعریفی قوربانی بەوە دێکە واتە ئەو سەربڕینەی کە ئینسان بە مەبەستی خۆنێزیکردنەوە لە خوای پەروەردگار ئاژەڵێک سەر ئەبڕێت. دیارە لە شریعەتی ئیسلامی ئەمەیە قەید کراوە لەو چەند جۆرە حیوانی کە باسەکرێت کە لە زمانی عەرەبیا پێوتێ ئەنعام، واتە وەکو شێخ معروفی نۆدەیی ڕەحمەتی خوای لێبێ لە ڕشتەی ئەحمەدیەکە ئەڵێت نەعەم بۆ چوار حیوان ناوە بە بزن و مەڕ و وشتر و گاوە. واتە ئەنعام ئەم چوار جۆرە ئەسنافەکرێت. بەڵام لە شریعەتەکانی پێشوە دیارە قوربانی بە زۆر شت کراوە، قوربانی بە تەنانەت بەو ئاژەڵانش کراوە کە گۆشتیان ناخورێ ئەگەر چی مێشێکی بچووکیش بێت. کەواتە وشەی قوربانی واتە خۆنێزیکردن و تەقەڕوبکردن بۆ خوای پەروەردگار. ئەوەی کە خوا سوبحانه وتعالى لە بەبەڵگەی کە خوا سوبحانه وتعالى لە قورئانەکەی خۆیان لە سوورەتی ئەلمائیدا پێمانە فەرمێت واتل عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر قال لأقتلنك تاكو تاي آياتك. واتا أي في غمر عليه الصلاة والسلام توبو أمتك بو قلكت باسي هوالي بحقي أودو كرقي آدم واتا هابيل وقابل بك كالبر خاتي خواي پروردگار بو خو نيازي كردنەوە لە خوای پەروەردگار هەر کامێکیان قوربانیان نەکرد، خوای پەروەردگار لەیەکیانی قبول کرد لەیەکیانی قبول نەکرد. دیارە هۆکارەکەی ئەوە قورئان باسێکا دوارەشی. کەواتە قوربان لەواتە خۆ نێزیکردنەوە لە خوای پەروەردگار ئەو هۆکار و ئەو وەسیلەی کە ئینسان خۆی پێ نێزیکاتەوە. لە شریعەتی ئیسلامی ئەمەیە قوربانی ئەبردرێ بەسەر ئەوەی کە لە فەسڵێکا لە مۆسیمێکی تایبەتی خۆیان ئاژەڵێک لەو ئاژاڵانەی کە باسمان کردن سەر بردرێ لە بخاتری خوای پەروەردگار ئەوە دیارە قوربانی کردواتە هۆکاری خۆنێزیکردنەوەی بۆ ئینسانەکە دەڕێت. هەرچەندە کە قوربانی پێ ئەگوترێت لە هەمان کاتا پێشی ئەوترێت ئەڵضحیە. دیارە ئەڵضحیە لەبەر ناوی کاتەکەی ناوی وا لێ ناواتە ئەو کاتێک کە ئینسان لە چێشتەنگا و بەدواوە کاتێک کە ئینسانی ئیماندار نوێژی جەژن ئەنجامدات واتە لە پاشی نوێژی جەژن کە ئەو ئاژەڵەی دایناوە سەری بڕێت لە چێشتەنگاوە کاتی بۆ دروست ئەبێت بە زۆری لەو کاتانەیە سەر بڕاوە واتە تەسمیەی عەمەلیەکە ئیسمی عەمەلیەکە بە ناوی کاتەکەەوە ناونراوە. قوربانی یەکێکە لە عیبادەتە گەورەکان بۆ خودا و خوای گەورە پاداشتێکی گەورەی لەسەرداناوە
واتە ئەو کەسەی هەڵدەستێ با جێبەجێکردنی سونەتی قوربانی جگەلەوەی ڕەوشتەکەی سەیدنا ئیبراهیمی زیندوو کردوتەوە شایەتی ئەوەشی بۆدات کە کەسێکی دەست و دڵکراوێ و لە پێناوی ڕەزامەندی خوددا ئەتوانێت ماڵ ببەخشێ و بەزەی بە هەژاران دابێتەوە. هەر بۆیە قوربانی بەس سەربڕینی ئاژەڵێک و دابشکردنی گۆشتەکەی نییە، بەڵکو لە ئاستی معنەویدا ئەتوانێت ئاسوودەیەکی گەورە بە مرۆڤ ببەخشێ کە هەوڵی ڕەزامەندی خوای گەورەیە. قوربانیکردن لە چوار بە درێژایی ساڵ لە چوار ڕۆژە ئەنجامەدرێت کە ڕۆژی جەژنی قوربانە ڕۆژی یەکەم کە ئەکاتە دەی ذیلحەجە و ڕۆژی یانزەهەمی دوانزەهەمی سیانزەهەمی یعنی واتە ڕۆژی جەژن و سێ ڕۆژی دوای جەژن بە گوێرەی دەقی فەرموودەی شیرینی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ئەو ئاژەڵەی کە دەکرێتە قوربانی ئەو قوربانی کە دەکرێت ئەگەر لەو مەوسیمە تایبەتیەی خۆی کە مانگی زیلحەجەیە و لە مانگی زیلحەجەیشا لەو چوار ڕۆژەیە کە دە و یانزە و دوانزە و سیانزەی زیلحەجەیە یعنی واتە ڕۆژی جەژن و سێ ڕۆژی جەژن ئەنجام درا ئەوە بری قوربانی ئەکەوێت. ئەگەر لەو چوار ڕۆژەیە ئەنجام نەدرا ئەوە بری قوربانی ناکەوێت و ئەچێتە ڕیزی سەدەقەوە. ئەو ئاژەڵانەی کە بۆ قوربانی دەبێت دیارە بە گوێرەی دەقی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چوار ئاژەڵ بۆ قوربانی دەشێت. یەکەم موشتر لە وڵاتی ئێمە ئێستاکە نییە، دووهەم حەیوانی گەورە ڕەشە وڵاخ، دووهەم سێهەم بزن، چوارهەم مەڕ. بەنسبەت ڕەشە وڵاخ و بزنەوانێ ئەبێ 2 ساڵی تەواو کردبێ پێی نابێتە ساڵی سێهەمەوە. ئەگەر ڕۆژێک بێت بەنسبەت حەیوانی سپیشەوە مەڕی سپیشەوانێ ساڵێک واتە 12 مانگی تەواو کردبێت. واتە ئەو ئاژەڵانی کە بۆ قوربانی دەشێت بریتە لەم چوار ئاژەڵە بەمەرجێک ئەم ئاژەڵانش خاڵی بێت لەو عیبانەی کە ئەبێتە هۆی ناشرینکردنی حەیوانەکە و لاوازکردن و بێکەڵکردنی گۆشتەکەی وەکو ئەمە ئەو حەیوانە نابێ حەیوانێکی کوێر بێ، نابێ حەیوانێکی شەلی وابێکەوە تەئثیری لەسەر گۆشتەکەی کردبێ، نابێ حەیوانێکی وابێکەوە گەڕۆڵ بێ، حەیوانێکی نەخۆش بێت. بێجگە لەمانە ئەو حەیوانە ئیتر ئەو مەرجانەیەتیا بێت ئەتوان رێ بکێ بە قوربانی. قوربانی لەسەر چێ واجبە؟ قوربانی لەسەر کەسێک واجبە کەوا هەی بێت. طبعا زانایان بۆ چوون جیاوازیان هەیە، بەلای هەندێک لە زانایانەوە سنەتێکی مؤکدەیە، چونکە لە فەرمودەی پێغەمبەرەکە لە فەرمێ وأراد أحدكم أن يضحي لەسەر ئەوە بۆ چوونی جیاواز دروست بووە. بەڵام ڕای بەهێز ئەوەیە کەوا قوربانی لەسەر کەسێک واجبە کە هەی بێت. هەر کەسێک هەی بوو توانای ئەوەی هەبوو قوربانی بکە و حەیوانەکە بکڕێ واجبە لەسەری، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی من كان له سعة فلم يضحي فلا يقربن مصلانا. واتە هەر کەسێک توانای هەبوو قوربانی بکا و نەیکرد فلا يقربن مصلانا، با شوێن نزیکی شوێن نوێژگەکەمان نەکەوێت. واتە نزیکی ئەو شوێنە نەکەوێت کە نوێژی تیا دەکەی، نوێژی جەژن کە ئەو کاتی لە موسەڵا کراوە. ئەمە بۆ خۆی جۆرێک لە هەڕەشە و لە گلەیی تێدایە. هەر کەسێک هەی بێ و بتوانێت قوربانی بکاونەیکە نێت بەلاماندا و لێمان نزیک نەبێتەوە، بە حەقەت ئەوە بۆ خۆی گلەییە و هەم جۆرێکشە لە هەڕەشە. بۆیە هەر کەسێک هەی بێت واجبە لەسەری قوربانی بکات لە سەرڕای زۆربەی زانایان، و ئەگەر نالانی کەم ئەگەر نەشتوانێ بۆ هەموو ئەندامەکانی حەیوانە سەر ببڕێ لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەتوانێت لە باتی هەموو خێزانەکەی حەیوانێک بکرێت و لە بری خۆی و ماڵ و خێزانی سەری ببڕێت، ئەوەش هەر دروستە. بۆیە بە تایبەتی لەم کاتەدا کە جۆرێک بە جۆرێک لە جۆرەکان قەیران هەیە و خەڵک برسیە، لەم کاتە لە هەموو کات زیاتر پێویستە ئەوانەی کە خوا پێداون، ئەوانەی کە توانای کڕینی حەیوانی قوربانیان هەیە با قوربانی بکەن، چونکە بەڕاستی زۆر پێویستە. بە تاکید قوربانی مەوسمی تایبەت بەخۆی هەیە، لە هەموو کات ناتوانێت ئینسان قوربانی بکات، چونکە کاتی قوربانیکردن دیاری کراوە. ئەویش ئەوەیە لە دوای ئەوەی کە نوێژی جەژنی قوربانی کرا
سەربڕین دەست پێ دەکات هەتاوەکو سێ ڕۆژیش دوای ڕۆژی جەژن کە ئەیام و تەشریقی پێ دەڵن هەتا ڕۆژی چوارەمینیان بە ئەیام و تەشریقەوە کە خۆر ئاوا دەبێت هەتا کاتی خۆر ئاوابوون ئەو کەسە بۆی هەیە هەم لە شەودا و هەم لە ڕۆژدا هەرچەند بەلای هەندێکەوە لە شەوا مەکروهە بەڵام دروستە هەم لە شەوا و هەم لە ڕۆژدا ئەتوانن حیوانەکەیان سەر ببڕن بەڵام لە کاتێک کە نوێژی جەژن تەواو بوو هەتاوەکو خۆر ئاوابوونی ڕۆژی چوارەم بە ئەیام و تەشریقەوە کە ئەنەس بمان دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێک دوای نوێژ کردی باشە پێش نوێژ کردی من ذبح قبل أن يصلي فليعيد مكانها أخرى فەرمی هەر کەسێک پێش نوێژی جەژن حیوانی سەربڕی بایەشکە لە جێی سەر بڕێتەوە چونکە ئەوە نەبووتە قوربانی ئەوەی پێش نوێژ سەر دەبڕێ ئەوە سەدەقەیە ئەوەی دوای نوێژوی جەژنی قوربانی سەر دەبڕێ ئەوە دەبێتە قوربانی هەتا ماوەی ئەو چوار ڕۆژە کە بڵێن ڕۆژی جەژن یەکەم ڕۆژە و سێ ڕۆژیش بە دوای ئەیام و تەشریقی ئەوە چوار ڕۆژ ئەو لە ڕۆژی چوارەمی کە خۆر ئاوا دەبێت دەتوانێت ئەو حیوانە سەر ببڕێت دیارە قوربانیش گەورەترە لە سەدەقە ئەوە اتفاقی عولەمای لەسەرە قوربانی لە سەدەقە گەورەترە بۆیە هەوڵ بین ئینشاءالله ئەم فرسەتە بقۆزینەوە ئەم دە ڕۆژەش کەوا پێغەمبەر صلی الله علیه و سلم دیاری کردووە کە گەورەیە لەبەر ئەوەی یەکێک لەو شتانی کە تیاتی قوربانیە کە لە ڕۆژی یەکەمە هەوڵ بدرێت لە ڕۆژی یەکەمی شابیکەین بۆ ئەوی کوێتە بەر ئەو دە ڕۆژەی کە خوای گەورە سوێندی پێ خواردووە ئەو حیوانانەی کە بۆ قوربانی دەکرێت یەکەمیان وشترە کە لە وڵاتی ئێمە نییە دووەمینیان مانگایە ڕەشەوڵاخ و لەگەڵ مەڕ و بزن دیارە ڕەشەوڵاخ و بزن 2 ساڵی تەواو کردبێت پێی نابێتە ساڵی سێەم بەڵام مەڕ کەەوە حیوانی سپیە ئەوە ساڵێکی تەواو کردبێت و ئەگەر بەرخ و شەکەمەڕ هەیە کە قەڵەوە ددانیش کابێت لە قەڵەویان 6 مانجی تەواو کردبێ ئەویش هەر دروستە کەواتە حیوانی قوربانی لە وڵاتی ئێمە ئەوەی کە دەکرێت ڕەشەوڵاخ لەگەڵ بزن لەگەڵ مەڕ ئەمانە دەکرێن بە قوربانی ڕەشەوڵاخ و بزن 2 ساڵی تەواو کرد بێت مەڕیش ساڵێک یان ئەگەر زۆر قەڵەو بێت شەکەمەڕ 6 مانجی تەواو کرد بێت و حیوانی قوربانی پێویستە حیوانەکە قەڵەو بێت و بێعەیب بێت لەوەکو لە فەرمودەکەدا هاتووە 4 لا تجزئ دەفەرمێت شوار جۆر هەن کەوا بۆ قوربانی نابن لا تجزئ للأضحیە بۆ قوربانی نابن یەکێک لەوانە کەوا کوێر بێت کوێرێکی بە ئاشکرا شەلێکی بە ئاشکرا یان زۆر لەڕ بێت کەوا مۆخی تیانە ما بێت چونکە ئەگەر حیوانێک چاوی نەبینێ یان شەل بێ یان زۆر لات بێ نەخۆش بێ ناتوانێت بلەوەڕێ کە نەیتوانی بلەوەڕێ زەعیف دەبێ و گۆشتەکەی لەڕ دەبێت و لاواز دەبێت حیوانی قوربانیش پێویستە حیوانێکی بێعەیب بێت عیبێکی وا کە زەرەدی لە گۆشتەکەی نەدابێت و حیوانێکی باش بێت چاکترین شتیش ئەوەیە کەوا مەڕ بێت بڵێن بەران بێت و پاشان مەڕ ئەنجا بزن ئەمان لە هەمویان باشترە یعنی بەرانێک بێت کە بەران بێت و شاخداریش بێت ئەمانە حیوانێک بێت کە باش بێت و مەرجەکانی قوربانیتیا بێت کە ئەو عیبانی تێدا نەبێت چونکە تۆ ئەو حیوانە پێشکەش بەخوا دەکەی و دێکەیە قوربانی بۆ ئەوی پێی لە خوا نزیک بێەوە بۆیە بەڕاستی جێ خۆیەتی ئێمە شتی چاک و باش بکەین بە قوربانی بەڵێ ئێمە لە تعریفەکە وتمان سەربڕینی ئاژەڵێک کە بەنیەتی تەقەڕوب و نزیکبوونەوە لەخوا لە کاتێکی دیاری کراودا کەواتە مەوسیمەکەی دیاریە مەوسیمەکەی ئەوەیە کەوا لە یەکەم ڕۆژی جەژن بەلای جمهوری عولەماوە و 3 ڕۆژێ ئەیام و تەشریق واتە 4 ڕۆژ یەکەم ڕۆژی جەژن دووهەم و سێهەم و چوارم ڕۆژی جەژنی کە ئەو 3 ڕۆژە کە پێیان ئەوتێ ئەیام و تەشریق بەڵام بەلای حەنەفیەکانەوە دووبارە ئەوان ئەڵێن یەکەم ڕۆژ و دووهەم ڕۆژ ئەکرێ سێهەم ڕۆژ ناکرێتە سێم ڕۆژی تەشریق بەڵام مەوسیمەکەی ئەوەیە یەکەم ڕۆژی جەژن لەگەڵ 3 ڕۆژی ئەیام و تەشریق واتە بە هەموویەوە 4 ڕۆژ لەو 4 ڕۆژەدا ئەبێ قوربانی بکرێت لە پێش ئەوە لە دوای ئەوە بری قوربانی ناکەوێت کەواتە مەوسیمێکی تایبەتی هەیە ئەو ئاژەڵانەی کە بۆ قوربانی ئەبن یەکەم ئەوەیە کە حوشتر بێت و دووهەم ڕەشەوڵاخ بێ ئیتر بەگا و گوێرەکە و نۆبەن و ئەوانە و پاشان مەڕ و بزن کەواتە ئەمانە محدودن دیاری کراون بە پێی حەدیثەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئاماژەی پێ کردووە هەرچەند قسە و باسیش لەسەر شتی تر هەیە بەڵام ئەصح وایە ڕاستتر وایە کە ئەم نەوعانە ئەکرێ حوشترە و ڕەشەوڵاخە و مەڕ و بزنە ئەم چەند نەوعە بۆ قوربانی دەست ئەیا و شەرتەکانیشان ئەوەیە کە ئەبێ ئەم ئاژەڵە
بێعیب بێ بێعیب بێ لەوەی کەوا چاوێکی کوێر نەبێ و شەل نەبێ ئەوەندە لە ڕوولاواز نەبێت و نەخۆشیێکی لەگەڵان نەبێت کە زەرەر بە گۆشت و بە قەڵەویەکەی بگەێنیم ئەم شەرتانی تایەکە ئەبێ بە کوردی ئەبێ سالم بێت لە عیب و لە ناتەواوی و لە کەم کوڕیەکان ئەکرێ بۆ خۆت لێ هەڵگریت و ئەکرێ بەشی دەرودراوسێشی لێبی ئەکرێ سەدەقەشی لێ بکەی هەرسێ بەشەکەی تیا دروستە هەم بۆ خۆت ماڵ و مناڵە چەندی لێ هەڵگری لێ هەڵگرە وەک لە فرموودەکاندا هاتۆ عولەما ڕۆشنیان کردەوە توانێت بکا بە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆی و ماڵ و مناڵی بەشێکی بە دەرودراوسێ و ئەوانەیە خزم و کەسابی بەخشێتەوە بەشێکیش بکا بە سەدەقە بەسەر فەقیر و هەژاری وڵاتەبی بە بۆ شوێنی تر ئیشەڵا خوای گەورە لێ قبوڵەکە بەو شێوەیە ئەگەر خۆی ناتوانێت سەری ببڕێ وەش جێگە و ڕێگەی نییە یاخود وەزعی ماڵی تەواو نییە ئەتوانێت ئەو پارەیە با بە دەستگایە بە شوێنێک وەکو ئەوەی کە ئیشارم پێکرد وەکیلی بن لە وەکالەتی ئەوە بۆی جێبەجێ بکەن تر ئەوەگەر لەوێ بێ حازر بێ یا حازر نەبێت سونەتە ئیشکالێک نییە گرنگ ئەوەی ئەم نیەتێکی هەبێ و پارەیەکی دەفع کرد بێت و نیەتی وابێ ئاژەڵێکەکە بە قوربانی و سەری ئەوڕێ لە پێناوی خوای پەروەردگارە بۆ نزیکبوونەوەی لە خوای پەروەردگار بۆ تەقەڕوب و عیبادەت قوربانی لەسەر هەموو ئینسانێکی مسلمانی بالغی عاقلی ڕەشید واجبە یعنی ئەوە کە بڵێن ئەلبەتە دوو ڕاهەیە کە ئایا قوربانی واجبە مەذاهیبی ئیسلامی ئەیکەن بە دوو بەشەوە لای ئەحناف دیار ئەوان بە واجبیان داناوە لای غیری ئەحناف کە جمهورەکات واجب نییە بەڵکو سنەتێکی مؤکدەیە بەلای ئەوانە کە فەرمون واجبە دیارە لەسەر ئەو کەسانەی کە ئینسانێکی ئیماندار مسلمان بێت بالغ بێت ڕەشید بێ عاقل بێت واتە خاوەنی ماڵ و گیان و وەروە عەقڵەتی خۆی بێت کەواتە شێت لەسەری نییە مناڵ لەسەری نییە غیرە مسلمان لەسەری نییە کەسی غیرە ڕەشیدیش لەسەری نییە هەندێک لە مەذاهیب واتە جمهوری عولەما ئەفەرمون لەو چوار ڕۆژەی کە پێوتێ ئەیام و تەشریق واتە لە دەی ذی الحیجە کە کاتە یەکەم ڕۆژی قوربان تا ڕۆژەکانی دواتری تا سێ ڕۆژەکەی دواتری ئەو چوار ڕۆژە کە پێ ئەو گوترێت ئەیام و تەشریق واتە چوار ڕۆژە پرشنگدارەکە چوار ڕۆژە ڕووناکەکە کە مانگ تێیدا پڕە پێ گوتە ئەیام تەشریق بە شەوەکانەوە هەندێک لە مەذاهیب بەفەرمون بە شەوە نابێت بکرێت چونکە وشەی ئوضوحیە واتە بۆ ڕۆژ بەکاراتۆ کە شێشنگاوکە بەڵام مەذهبی واسع مەذهبی جمهورە فەرمون لەو چوار ڕۆژەیە و لە شەوە بێ لە ڕۆژە بێ فەرقناکە ئەکرێت و گرنگەوەیە کە ئینسان کار و عملەکە ئەنجام بدات طبیعی ئەبێ لە یعنی هەندێک لە مەذاهیب واتە مەذهبەکانی مالیکیەکان ئەوان پێیان وایە شەو بێت وەکو کاتەکەی وەروەها مەذهبی کەش هەیە پێی وایە کە عەلە ئەساس بێت لە هەموو کاتێکە مطلقە کرێ بەڵام جمهوری زانایان کە ئێمە ڕامان وایە لەسەر جمهوری زانایان نەڕۆین بەڵێ لە مانگی ذی الحیجەیە لە ڕۆژی 10 11 و 12 و 13 ئەکرێت واتە مەمەطلقی نییە بەڵکو مقەیەدە بەو چوار ڕۆژەوە ئەو کاتێک کە پێوتێ ڕۆژەکانی جەژنی قوربان قوربانیکردن مادەم عیبادەتە و بڕوادارانیش وەک عیبادەت ئەنجامێدەن پێویستە ئوسوڵ و ئادابەکانی بپارێزن هیچ کام لە پەرستشەکان بەبێ بەرچاوڕوونی و ئاگایی شەرعی ئەنجام نادرێن هەر بۆیە پێویستە لە کاتی قوربانیکردنیشدا ئەو ئاداب و ڕێو شوێنە شەرعی و تەندروستیانە ڕەچاو بکرێن کە هەم ڕەزابوونی خوای گەورەیان بەدواوە دێت هەمیش بارێکی تەندروست و جێگیر بەمەش لە ڕوانگەی معنەویەوە بڕوادار خوای گەورەی لێ ڕازی دەبێت و لە بواری خزمەت بە هەژارانیش ئەکرێ خواردنێکی بەسوود و پاک ببەخشێت ئادابەکانی قوربانی دیارە بە گوێرەی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێکی پێش قوربانیەکەیە هەندێکی دوای قوربانیەکەیە ئەو ئادابانەی کە سنەتە پێشکردنی قوربانی ئەنجام بدرێ ئەمەیە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکە فەرموویەتی هەر کاتێ ئیذا ئەراد ئەحەدوکم ئەن یوضەحیە فەرمی هەر یەکێک لە ئێوە ویستی قوربانی بکە فەرمووی ئەوە ئەو ماوە هەتا کاتی قوربانیەکە نەنینۆکی بکە نە هیچ موویەک لە لاشی خۆی لێ بکاتەوانێ کەوا بوو بە نیسبەت ئەوانەی کە لە پێش قوربانیەکە ئەنجامە درێ ئەم دە ڕۆژە لە ڕۆژی یەکەمی مانگی ذی الحەجەوانێ کە لە شەمەوە دەستی پێ کردووە هەتا ڕۆژی جەژن کە حیوانەکە سەرەبڕێ سنەتە ئەو کەسەی کە قوربانی ئەکا نەنینۆک بکە نەموش لە خۆی بکاتەوە نەنینۆکیشی بکە نەڕیشی بتاشێ ئەمە سنەتە سنەتیش عادەتی وایە ئەگەر کردت خێر دەگا
ئەگەر نەتکرد زیانێکی نییە لەسەر درستی و نادروستی قوربانیەکەت یا لەسەر کەمکردنەوەی خێری قوربانیەکە. ئەمە ئەو ئادابانەیە کە پێویستە پێش قوربانیەکە ڕەچاو بکرێ وەکو سونەت. ئەو ئادابانش کە لە کاتی قوربانیەکەیە لەو کاتەیە کە جێبەجێ بکرێ، ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ یا شافعیەکان ڕەحمەتی خوایان لێبێ 5 شتیان هەژمار کردووە. یەکەم شت بسمیلایی کردن لەو کاتەیە کە ئاژەڵەکە سرە بڕێ سونەتە بسمیلایی بکات. دووهەم سڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. سێهەم ئەو ئاژەڵەی کە سرە بڕێ یەکێ لە ئادابەکانی ئەوەیە کە ڕووی لە قیبلەوە بێت. چوارهەم بریتیە لە ئەڵڵاهو ئەکبەرکردن، چ پێش سەربڕینی حەیوانەکە چ لە کاتی سەربڕینی حەیوانەکەیە ئەڵڵاهو ئەکبەرکردن ئەمە سونەتە. هەروەها پێنجەم بریتیە لە دوعای قبوڵبوونی ئەو قوربانیە بەو شێوە بڵێ اللهم هذه منك وإليك تقربت بها إليك. خوایە ئەمە هەر لە تۆیە، ئەمە تۆ خۆت پێت بەخشیوم و ئەمیشە هەر بۆ تۆ یەکەم. ئەمەوێ بەو شتێک کە خۆت پێت بەخشیوم و ماڵی خۆتە، من خاوەنێکی مەجازیم، ئەمەوێ بەهۆی ئەوەوانێ خۆم ئەندازەیەک لە تۆ نزیک خەمەوە، خوایە تۆش لێم وەرگری. هەروەهایەکی تر لەو ئادابانش ئەوەیە ئەو کەسە کە قوربانیەکە بەنسبەت پیاوەوە ئەگەر توانای بوو سونەتە خۆی سەری بڕێت، ئەگەر خۆشی نەیتوانی ئەتوانێ وەکیل بگرێت. بەنسبەت ئافرەتیشەوە سونەتە وەکیل بگرێت بۆ سەربڕینی حەیوانەکەی، بەڵام سونەتە خۆیشی ئەگەر گونجا بۆی ئامادەی سەربڕینی حەیوانەکە بێ. چونکە حاکم لە حەدیثێکە ئەگەڕێتەوە بە سەنەدێکی صحیح، پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانیە بە حەزەتی فاتیمە ڕزای خوای لێبێ، فەرمی ئەی فاتیمە ویستی قوربانیکە، فەرمی قومی ئیلا ئوضحیەتی، فەرمی هەستە بچۆ ئامادەی قوربانیەکەت ببە، ئەو حەیوانەی کە سەری ئەبڕی فەشحیدیها ئامادەی ببە. چونکە فەرمی بە یەکەم قەترەی خوێن کە لەو حەیوانە دەکەوێتە خوارەوانێ، خوا گوناهەکانی تۆیش هەڵەوەرێنێ و خوای تەعالاش لە گوناهەکانت ئەبورێ و قەڵەمی لێبوردەیی بەسەر گوناهەکان تا دەهێنێت. بۆ یەکێ لە ئادابەکانی ئەوەیە سونەتە بەنسبەت پیاوەوە ئەگەر توانی خۆی سەری بڕێ، ئەگەر نەیتوانی وەکیل بگرێ. بەنسبەت ئافرەتیشەوە سونەتە وەکیل بگرێ، بەڵام لە کاتی سەربڕینەکەیە ئەگەر بۆی گونجا سونەتە خۆی ئامادەی سەربڕینەکە بێت. ئێمە دوو جۆر قوربانیمان هەیە. قوربانی یەکمان هەیە پێوتێ قوربانی واجب یا نەزر، قوربانێکی عامیشمان هەیە و قوربانی سونەت. ئەو قوربانەی کە واجبە نەزرە ئەبێ فەقەت بدرێ بە هەژار و کەسی دەست کورت. ئەو قوربانەی کە سونەتە خاوەنی قوربانیەکە خۆی ئازاد، ئەتوانێ بیکا بە سێ بەشەوە، بەشێکی با بە فەقیر بە هەژار، بەشێکیشی کێی پێخۆشە خۆی وەکو بۆی بنێرێت، بەشێکیشی گل بداتەوە بۆ خۆی. ئەمە ئاماژە بۆ بکەم چونکی زۆر کەس ئەم کێشەیە بۆ دروزە بێ. دیارە قوربانی نەزر واجب لای شافعیەکان دروست نییە خاوەنی قوربانیەکە خۆی یا ئەوانەی کە نەفەقەی لەسەریانە لێی بخۆن ئللا مەگەر چەند لوقمەیەک بۆ تەبەڕوک. ئەمە لای شافعیەکان وایە، بەڵام لای جەماوەری زانایان، لای حەنەفیەکان و مالیکیەکان و حەمبەلیەکان قوربانی چ واجب بێ، چ نەزر بێ، چ سونەت بێ، خاوەنی قوربانیەکە خۆی ئەتوانێ لێی بخوات. یعنی واتە ئازادە، ئەو ڕێگریەی ئەو مەنعی لەسەر نییە کە لای شافعیەکان ڕەحمەتی خوای لێبێ ئاماژەمان پێکرد. ئادابەکانی قوربانی ئەوەیەکەوە دیارەوەکو لە سەرتاوە ئاماژەمان پێدا قوربانی بۆ لەخوا نزیک بوونەوەیە، قوربانی کە ئێمە دەیکەین
یاد و بیرەوەری سەیدنا ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ کە کردوویەتی و هەروەها دروشمەکە لە دروشمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام حەزرەتی ئیبراهیمی سەلامی خوای لەسەر بۆ دووش ئەنجامی داوە. یەکەمیان بۆ ئەوەی لە پێناوی ئیمان هەموو شتێک لە پێناوی ئیماندا بێت کە ئەو لە پێناوی ئیماندا ڕۆحی خۆی خستە مجازەفە و بتەکانیشکان لاشەی خراە ئاگرەوە دەربەدەر و ئاوارە بوو بە ماڵ بە هەموو شتێک چونکە ئینسان ئیمان گەورەترین نیعمەتە و لە هەموو شتێک مهمترە. دووەمینیشیان جێڕانەوەی مافی مرۆڤەکان کە پێشتر مرۆڤ دەکرا بە قوربانی ئەمە فەزلی خوایە وفەدەیناه بذبح عظیم کە بەرانێکی هێنا بۆ قەرەبووی ئەوەی بۆ کردەوە پێشتر مرۆڤ کراوە بە قوربانی بۆ بتەکان بۆ ڕووباری نیل هەتا عەبدوڵای باوکی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو کەسانێکەوە لە قورئان ناوی دەرچوو بۆی بکرێ بە قوربانی و بە سەد حوشتر قەرەبوویان کردوتەوە. لەبەر ئەوە قوربانی زۆر گەورەیە یعنی ئەبێ هەموو شتێک لە خزمەتی ئینساندا بێت نابێ ئینسان بکرێتە قوربانی کە ئێستا ئینسان لە پێناوی پارە و لە پێناوی حیزب و لە پێناوی شەخص و ئەمانە خەڵکانێک یعنی دەکرێنە قوربانی ئەبێ هەموو شتێک لە پێناوی ئینساندا بێ. ئینسان زۆر گەورەیە بۆیە ئەوە تا دەبینی ئاینی پیرۆزی ئیسلام لە ڕێگەی قوربانیەوە تەماشا دەکەی کە یەکێک لە معناکانی ئەوەیە کە مافی مرۆڤی جێڕایەوە ئادابی قوربانیش وەکو وەڵامی بۆ پرسیارەکەی بەڕێستان ئەوەیەکەوە ئەو کەسێک کە قوربانی دەکا پێشێ ئەم لە سەرتاوە ئەوەی کە بەتەمایە قوربانی بکات نابێ مو لە لەشی بکاتەوە. إذا دخلت العشر وأراد أحدكم أن يضحي فلا يمس من شعره وبشره شيئا. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێک بەتەمای قوربانی بوو لە سەرەتای مانگی ذیل حەجەوە ئەو دەڕۆژە با تووک مو لە پێستی نەکاتەوە لە ڕێواتێکە نینۆکیشی نەکات ئەمە بۆ خۆی وەکو ئەو کەسە وایە کە حاجی لە حەجە عیبادەتی تایبەتی خۆی ئەمیش لێرە وەکو چۆن حاجی لە ئیحرامە ناتوانێت مو لە خۆی بکاتەوە نینۆکی بکات ئەمیش لێرە لە عیبادەتێکدایە ئەوان لەو لە عیبادەتی حەجدان ئەمیش لە عیبادەتێکدا قوربانی دەکا عارەفە بە ڕۆژووە پێنجشەمە و دووشەمەکان نۆمینەی حاجیان یعنی هەمومان بەشداری لەو عیبادەتە کەواتە ئادابی قوربانی یەکەم شت لە دەڕۆژەوە دەست پێ دەکات کە مو لە خۆی نەکاتەوە نینۆکەکانی نەکات ئەمە وەکو نیشانەیەک وەکو ئەوەی کەوا لە عیبادەتدایە. پاشانیش ئەو حیوانەیە کە هەڵی دەبژێرە حیوانێکی چاک بێ و قەڵەو بێت کاتێ بردی بۆ سەربڕین بە شێوەیەکی جوان ئیمامی عومەرێکیشی بینی قاچ حیوانەکەی ڕادێشەکە بۆ سەربڕندی برد ئیمامی عومەر فەرموو وەیلەکە هەیتیا بچیت ئەوە بە جوانی بیبێ بۆ سەربڕین کاتێک کە سەریە بڕی با چەقۆکە تیژ بێ وەلیوحید شەفرەتەهو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەفەرمێ با چەقۆیەکەی تیژ بێ لەبەر چاوی ئەو تیژی مەکەن. ئەنجار پاشان کە سەری دەبڕێ با بیخا بەلای چەپە و قاچ بخاتە سەر ملی و کاتێک کە سەری دەبڕێ سنەتە ئەو کەسێک قوربانیەکە دەکات بۆ خۆی سەری ببڕێ ئەگەر نەیتوانی قەسابەکە دەکات بە وەچیل قەسابەکەش دەڵێ بسم الله والله ئەکبەر خوایە بە ناوی تۆ الله ئەکبەری بۆ دەکاو و لە کاتی سەربرنەکەشدا بڵێ اللهم منك ولك اللهم تقبل مني خوایە ئەوە هی تۆیە و بۆ تۆیە خوا لێم وەربگری. بەو شێوەیە حیوانەکە سەر ببڕێ پاشان بیدات بە کولو وەدەخیر وەتەصەدەقو دەتوانێت لێ بخوا بەشێکی بخۆی هەڵبگرێ بەشێکی بکا بە خێر و سەدەقە بۆ جیرانەکان بۆ دۆستان. قوربانی مەرجنی هەر بۆ فەقیری بنێری دەتوانی بۆ دەوڵەمەندیشی بنێری بۆ جیرانەکان بۆ دۆست و خزم و کەسوکار دەتوانی بینێری هەندێکی دی هەڵبگری. ئەمە هەمووی جۆرێکە لە جۆرەکانی ئادابی قوربانی بەڵام زیاتر هەوڵ بدرێت لەم کاتەدا هەمووی دابەش بکرێت چونکە خەڵکی فەقیر زۆرە بۆ ئەوی هەموو دەوڵەمەند و هەژار و فەقیر و جیران و کەسوکار پێکەوە نانێکی جەژن بخۆین بەخۆشی. ئادابی قوربانی دیارەکە یەکێک کە بیەوێ قوربانی بکە و لەمە ئافەرمونون هەر سنەتە لە عشری ذیل حیجەیە نیەتێکی تەواو و عەزمی جەزم کا لەسەر ئەوەی کەوا لەو فترە زەمەنیە ئەو مۆسمەی کە باسمان کرد یەکەم ڕۆژی جژن و ئەو سێ ڕۆژەی ئەیام تەشریق هەر لە ئێسەوە نیەتی وابێ کە قوربانی ئەکا و وڵاخەکەش ئاژەڵەکەش دیاری بکە بە گوێرەی توانا و مەقدەرەتی خۆی و پاشان کە هاتە سەر کردنی قوربانیەکە سنە دوایە خۆی سەری بڕێ ئەگەر بتوانێت ئەگەر نەیتوانێت کێ بکا بە وەکیل با ئوجرەشی باتێ کرێشی باتێ و سنەتە خۆی بە دیاریەوە بۆسێ چاوی لێ بکە سەری ئەبڕنەوە بسمیلا بکە و الله ئەکبەر بکە لە سەری و هەندێک لە عولەمای شافعی و زانانی شافعی فەرموون سڵاواتیش باش بکە شوێنەکە شوێنی ذکری خوای پەروەردگارە لەگەڵ ئەویشە سڵاوات لێ بدات و پاشان ئەو گۆشتەی کە دوایی ئەو حیوانە چا ئەکرێ وا باشترەوە جوانترەوە سنەتەکە خۆشی لێی بخوا بەشی دەرودراوسێ و خزم و کەسوکاریشی لێبا و سەدەقەشی لێ بکە و بۆ خەڵکیشی بنێرێ و پاشان تەنها و تەنها نیەتی خوای پەروەردگار بێ لەو قوربانیەدا کە ئەیکا نیەتێکی تری نەبێ بۆ ڕیان نەبێ نەڵێن هەموو فڵان کەس هەموو ساڵی حیوانێک ئەیا بە عەرزە ئابە و شێوەیە ئەوە ئادابەکانێتی کە پەیڕەوی لێ بکە ئینشاءڵڵا. ئادابی قوربانی ئەوەیە کە ئینسان بە پارەی حەڵاڵ و زەڵاڵی خۆی ئەو قوربانیە بکات و هەروەها
لەبەر خاتی خی پەروەردگار بکات مەبەستی پێی ناو سمع و ناو شۆرەت نەبێت وەروەها مەبەستی پێوەیە کە خۆی لە خی پەروەردگار نێزیک بکاتەوە ئادابەکەی ئەوەیە کە کاتەکە هاتبێتە پێشەوە وەروە کاتەکەی تێنەپەڕ لە سیانزەی مانگ تێنەپەڕێت بۆیە لە سەردەمی پێغەمبەری خوایە صلی الله عليه و صحبه وسلم سەحابە هەبووە پێش ئەنجامدانی نوێژی جەژن ئەو چۆ قوربانیەکەی کردو پێغەمبەری خوای سەڵام پێی فەرمووە شات و لەحمین واتە بەس تەنها مجرد و ئەتوانی وەکو سەدەقەیەک بیبەخشیتەوە گۆشتێکی ئەبەخشیتەوە گێنا بری ئەوە نەکەوتەوە ئادابەکەی ئەوەیە کە بێت ئەو ئاژەڵە ینی صفەتی کەمالی تێدا بێ وەکو کەمالی کە ینی ئەو شێوازانی کە چوار شێوازدانراو بۆ ئەو ئاژەڵانی کە قوربانیان پێکرێتە کوێر نەبێت نەخۆش نەبێت لە ڕوولاواز نەبێت شەل نەبێت ئەو کاتە بە خەڵکی قوربانی دێت بە پارەی حەڵالی خۆی بێت و واتە لێی زیاد بێت و بتوانێت ئەو کار ئەنجام بدات.